ئێمە زۆر ئێستا ئاسایشی ماڵەکانمان ڕێکک ئەوە بەرەو جەژ نەڕێن هیچ ئافرەتێک نییە دەستێک نێنێ بە ماڵەکە و تەرتیبی کە و دیکۆری ماڵەکەی بگۆڕێ تا ئێستا کەستان بینیەوە بڵێ وەڵی من ماڵەکەمە ببێ پەنجەرە ئاسایشی ماڵەکەی پێویستی بە پەنجەرە هەیە هەنێ جار ئەگەر دەست زۆر بوون پەنجەرەکەش کەتیبەیە لەو دیوە دەرگای پێویستە کارەبای پێویستە ئاو پێویستە لە ناوە هەبێ بۆی کەس نەچێتە دەرەوە پێویستی بە ئاو هەبێ ئەتەوێ ئاسایشی ئەم مناڵانە تەواو ڕاگیرکەی لە ڕووی مادیەوە جلوبەرێک پۆشاک خواردن هەرچیشتە ئامادە ئەەکەی لە ناو چوارچێوەیەکە ئاسایشی ژیانیان بۆ دابینێک نەخۆشێک کە ئەوێ ئاسایش بۆ جەستەی دروستکە پێی ئەڵێن ئەم خواردنانە مەخۆ بەسەر چاو زۆریش حەز لێ نایخۆ پێی ئەڵێن ئەمانە بخۆ زۆری ڕق لێ بەڵام چاری ناچارە ئەیخوا ئەها جارێ شروع باشە دنیا لێتەوە تا شروع بێ بە مناڵەکە و نایخۆ زۆر زەحمەتە کەچی گەورە ئەبێ هەر بەلایەوە ناخۆشە بەڵام چاری ناچارە بۆ چونکە ئەزانێ ئەمە ئاسایشی جەستەی لەمایە دەبخوا عەزیزانم ڕۆحیش ئەوە واللهی لەم زەمەنی فەسادە کەسمانێ ئێمە گرفتاری گوناه نەبین پێویستمان بە ئاسایشی ڕۆحمان هەیە پێویستمان بە مەلاتێکی ئامین هەیە بچینە ناوی کە تێوە لە گوناهەکان دوورکەوینەوە کوێ هەیە ئێمە بچین ناوی کوێ هەیە خۆمان لە گوناهەکان دوورخینەوە واللهی ئینسان زۆر پێویستی بەوەی لە ماڵەکەیە سوچێکی هەبێ کە گوناهی تیا نەکرا بێ ئاسایشی ڕۆحی خۆی تیا بپارێزی لە ناو قوتابخانەکەیە لە ناو دائیرەکەیە لە ناو بازاڕەکەیە لە دەرەوە لە ناو مزگەوتەکەیە لە ناو ڕێکخراوەکەیە لە هەموو شوێنێکە پێویستی بە شوێنێک هەیە کە ئاسایشی ڕۆحی خۆی تیا بپارێزی ئای چەند کەسمان هەیە دەیان شت خراپە بۆ ڕۆحمان کەچی ئەیکەین سەدان شت دەوایە بۆ ڕۆحمان کەچی نایکەین و نایخۆین